ڕکلام بۆ هەر جۆرە شتێک بکرێ دەبی ئەو کاڵایە خۆراک بیتن کاڵایە چیتربی هەر پێداویستێک بیتن دەبی بە ڕێگایەکی یاسایی و لە ڕێگای حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت داخلی هەرێمی کوردستان کرابیتن ئەوەی بە قاچاق بیتن لە ڕێگای لیژنەکانەوە دەستی بەسەردا دەگیرێ ئەوانەی کە بەو کارە هەڵدەستن ئیزراعەتیان لەگەڵ دەکرێ ئێمە لە ماوەی ڕابردووش ئەو با بڵین کاڵایانە ئەنجا دەرمانبی خۆراک بیتن بابەتی جوانکاری بی هەر شتێکی تر بیتن کە لە ڕێگای بە شێوازی ئۆنلاین فرۆشراون لە ڕێگای لیژنەکانی خۆمان و پۆلیسەوە بەدواداچوونی بۆ کراوە تیمەکانی ئاسایش ئیزراعەتیش بەرامبەر ئەو کەسانە کراوە و بەدڵنیاییەوە هاوڵاتی شاوکار بووینە بۆ ئەوەی کە ئاگادارمان بکەنەوە بۆیە هەموو ڕیکلامکردنێک سنووری خۆی هەیە شێوازی خۆی هەیە و سەبارەت بە ڕیکلامکردن لەسەر شەقام و شۆستە و شوێنە گشتەکانیش چەند کۆمپانیایە ڕێگە پێدراون لە ڕێگای سەرۆکایەتی شارەوانی هەولێرەوە سەرپەرشتی دەکرێن و ئەوەی بەدەر لەو بابلێ ڕەزامەندیانەی هەبیتن ڕێگەی پێ نادرێت تو هەر کارێک ئەنجام دەدەی بە داوای لێبوردنێک ئەو کارە بەتایبەت ئەوەی کاری نایاسایی ئەنجام دەداتن بەدڵنیاییەوە بە داوای لێبوردنە کۆتایی پێنایە دادگا بڕیاری لەسەر دەدا ئەو حاڵەتی ئەو بەنزیخانە ژوەکو باسمان کرد ئێمە دەیکەینە کێسێکی یاسایی و لێکۆڵینەوەی پێویست دەکرێت و دادگا بڕیاری پێویستی خۆی لەسەر دەدا.